لە درێژەی کەموکورتی و فەزاحەتەکانی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان دۆسی هاوردەکردنی دەرمانی خراپ و ماوە بەسەرچوو بە ڕێگەی قاچاغ لە سنوورەکانی ژێردەسەڵاتی پارتی و یەکێتی و بەبێ هیچ چاودێرێکی حکومی و تەندروستی مەترسی گەورەی لەسەر ژیانی هاوڵاتیان دروست کردو و دەسەڵاتدارانی تەندروستیش دەستەوسانن لە چارەسەرکردنیدا. مانگی ئەیلولی ڕابردوو دکتۆر سەباح هەورامی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ڕایگەیاند دەرمانی قاچاق و دەرمانی ساختەش لە هەرێم بوونی هەیە. ئەو بەرپرسیی وەزارەتی تەندروستی ئاشکرای کرد ئەو دەرمانانەی کە دێنە هەرێمی کوردستان بەشێکیان بە ڕێگەی قاچاق دەهێنرێن و بەڕێکەوتنی پزیشک و دەرمانخانەکان بەسەر نەخۆشدا ساغ دەکرێنەوە. گەرچی حوزەیرانی ساڵی ڕابردوو پەرلەمانی کوردستان تاوتوێی راپۆرتی لیژنەی کاروباری تەندروستی و ژینگە و مافی بەکاربەر سەبارەت بە دەرمانی بێکواڵێتی و ماوە بەسەرچوو قاچاق و نرخی نەخۆشخانە تایبەتەکان بە ئامادەبوونی بەڕێز وەزیری تەندروستی کرد بەڵام بەپێی بەدۆداچوونەکانی پەیام قسەکانی پەرلەمانتارانی ناڕازی و ئۆپۆزیسیۆن شتێکی ئەوتۆی لێسەوز نەبوو و پرۆسەکە گەرم و گوڕتر لە جاران بەردەوامە. شێواوی بازاڕی دەرمان لە هەرێم گەیشتۆتە ئاستێک کاروانگەزنەی ئەندامی پەرلەمانی کوردستان ڕایگەیاندووە دەرمانی شێرپەنجە و کۆرۆنا و نەخۆشیەکانی دڵ بە قاچاق و لەسەر ئەکسۆزی ئۆتۆمبیل بە قاچاق دەهێنرێت و دەرزی بەنج و نیوبەنجیش کەس نازانێت چۆن دەهێنرێت و لەسەر ماتۆڕسکیل دەفرۆشرێت. عەلی حەمە ساڵح پەرلەمانتاری کوردستان لە فەیسبووکی خۆی نووسیوێتی چ شەرمەزاریەکە خۆت بە حاکم و حکومڕان بزانیت شەوانە کۆنتێنەرێک دەرمانی قاچاق تەنسیق بە 25,000 دۆلار داغڵ بکەیت. بەشێکی زۆر لە بەرپرسانی هەرێم کە پۆستەکانیان خستوتە خزمەت بەرژەوەندی کەسی و حیزبیەوە و دزینی ماڵ و میلەتیان بۆ خۆیان حەڵال کردووە ئێستا مامەڵەی ناشەریفانە بە ژیانی هاوڵاتیانەوە دەکەن و جگەلەوەی ڕۆژانە سەدان تەن خۆراکی بێکواڵێتی و خراپبوو ماوە بەسەرچوو دەرخواردی خەڵک دەدەن و هاوڵاتیان ڕەوانەی نەخۆشخانە تایبەتەکانی خۆیان دەکەن لەوێشەوە بە دەرمانی قاچاق و بەسەرچوو بەڕێیان دەکەنەوە و هاوڵاتیان دەخەنە سەر سکەیەکی هێواشی کوشتن. نەبوونی چاودێری ئەوتۆی تەندروستی و تێوەگلانی بەرپرسان لە گەندەڵی کەرتی دەرمان و چارەسەرکردن هەرێمی کردوتە قەسابخانەیەکی گەورە و تێیدا هێدی هاوڵاتیان نەخۆش دەکەون و کەوڵ دەکرێن. دیاریش نییە قەسابەکانی ئەم کوشتارگەیە تاکەی لەسەر پیشەی خۆیان بەردەوام دەبن.